بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوای گەورەتان لەبێت بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست. خۆشحاڵم لە ئەڵقەی نوێی بەرنامەی بەهاری دڵان بە خزمەتتان گەیشتینەوە. خۆشەویستان، سەرەتای بەرنامەکەمان بە فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەست پێ دەکەین کە دەفەرمێت: والقرآن حجة لك أو عليك. واتا قرآن یا بەڵگەیە بۆت یا بەڵگەیە لەسەرت. ئەگەر بەڵگە بێ بۆت ئەوە لە قازانجی تۆیە، دیارە ئەو کەسا کار و کردەوەکانی بە قورئان بووە و شوێن قورئان کەوتووە. یاخود بەڵگەیە لەسەرت، واتە جاری وا هەیە کەسەکە قورئان شایەتی ئەیە لەسەری کە ئەم کەسە قورئانی پشتگوێ خستووە و نەیخوێندێتەوە و کار و کردەوەی پێ نەکردووە. کەواتە قورئان یا بەڵگەیە بۆمان بۆ قازانجی خۆمانە، یاخود بەڵگەیە لەسەرمان بۆ ئەوەی کە خوا نەخواسە کار و کردەوەمان پێ نەکردبێت. كل الناس يغدو، هەموو کەسێک لە هەوڵ و لە کۆششدایە. فبايع نفسه، هەیە نەفسی خۆی ئەفرۆشێت بە ڕەزامەندی خوای پەروەردگار. کەواتە ئێمە ئیماندار، ئێمە موسڵمان، ئەو نەفسەی کە هەمانە ئەتوانین بیفرۆشین بە خوای پەروەردگار و بەهەشتی پێ دەست بخەین و ڕەزامەندی خوای گەورەی پێ دەست بخەین. یاخود هەیە باوەش ئەکا بە نەفس و بە هەوا و ئارەزووی خۆیدا، ئەو کاتە تیا ئەچێت و لەناو ئەچێت. بۆیە خۆشەویستان، پێویستە ئێمە ئیماندار کاتێک کە لەگەڵ قورئانین بۆ ئەوە لەگەڵی دابین کە ئینشاءڵڵا لە دوا ڕۆژدا ببێتە شایەت بۆمان، نەک شایەت بێت لە سەرمان. بەڵێ خۆشەویستان، بابەتێکی تەجویدی هیچ باز ناکەین ئەم بەرنامە و کۆتا بەرنامەمانە. ئینشاءڵڵا لە ئایەتی 6ەوە پەیوەندەکانی بەڕێزتان وەرئەگرین هەتا ئایەتی 19 و نایشی خوێنمە بۆتان بۆی دەرفەتی زیاتر هەبێ بۆ ئەوەی کە پەیوەندی زیاتر وەربگرین. بەڵێ پەیوەندیمان لەگەڵە. بەڵێ خۆشەویستان، دادە ڕۆژگار لە سەید سادق. بەڵێ. دادە ڕۆژگار لە ئایەتی 6ەوە بخوێنە هەتا ئایەتی 14. بەڵێ. تا ئایەتی 14 لەوێدا بۆستە، باشە؟ تەلەڤیزیۆنەکەیشی تۆزێ کسکە، کسکزیکە. باشە. دادە ڕۆژگار، تەلەڤیزیۆنەکەت کسکە و لە مۆبایلەکەەوە باگوێت لێبێ. باشە. یاڵا. مامسەبە قورئانەکە بێتە سەر تەلەڤیزیۆنەکە. برایانی کۆنتڕۆڵ ئەگەر قورئانەکە دابەزێنن کەلا لێەوە، کەلا ئین الئینسانە. بەڵێ. زۆر باشە. قورئانت لایە دادە ڕۆژگار؟ نەوەڵا. دە قورئانێک چۆن قورئانێک لە بەردەستانە؟ دێڵا ئەوە دابەزی فەرموو. کەلا. باشە مامۆستا. یاڵا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الرأى استغنى. كلا دادە ڕۆژگار لە کەلاوە. كلا أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. كلا إن إنسانا ليطغى إلا أن رآه استغنى إن إلا ربك الرسعى أرأيت الذي ينهى عبدا إذا صلى أرأيت إن كان على الهدى أو أمر بالتقوى أرأيت إن كذب وتولى ألم يعلم بأن الله يرى. باشە. دادە ڕۆژگار، بەڵێ. مامۆستای قورئانت هەیە؟ بەڵێ. ئەوەندە پەلەمەکە، باشە؟ باش. لەسەر خۆتر بخوێنە. یەک دوو ئاەتم بۆ دووبارە بکەرەوە. ئاەتی 7 الرآه استغنى، ئەو بۆ بڵێرەوە. الرآه استغنى. زۆر باشە. ئاەتی 14 ئەلەم یعلم بأن الله يرى. ألم يعلم بأن الله يرى. دەستخۆش دادە ڕۆژگار، بە هیوای بەردەوامی ئینشاءڵڵا لەگەڵ مامۆستاکەیشتا هەوڵی زیاتر بە بۆی باشتر فێربی. باشە؟ دەستت خۆش بێ. کاک هەرژین لە سەید سادقەوە. وعليكم السلام ورحمة الله.
خالد رازی بێ کاگەر ژینجان لە ئاەتی 15 تا کۆتایی بۆمان بخوێنە بێ زەحمەت. كلا إن لم ينتهي له كلا ليوه. أعوذ بالله من الشيطان الرجيم كلا لئن لم ينته لنسفعا بالناصية ناصية كاذبة خاطئة فليدع ناديه سندع الزبانية كلا لا تطعه واسجد واقترب. دەستت خۆش بێت تەنها وشەی وەسجود ئەو وشەیەم بۆ بڵێرەوە واسجد واقترب. زۆر باشە ئەم جاریان زۆر باش وتت ئاگاد لە پیتی سینەکە بێ وەکو قەلقەلە دەرنەکەوێ ماشەڵڵا باش دەخوێنیتەوە. دەستت خۆش بە کاگەر ژینجان. دادە ڕۆژین هەر لە سەی سادقەوە ماشەڵڵا ئەهلی سەی سادق ئینشاءڵڵا ئەهلی قورئانن پەیوەندی باش ئەکەن. فەرموو. وعليكم السلام ورحمة الله. بخوێنە لە ئاەتی 6ەوە دادە ڕۆژین. كلا يلا ئامادەیت لە ئاەتی 6 كلا إن ربك إلا إن الإنسان ليطغى إن الرأى إلا ربك رأيت الذي عبدا لا يعلم بأن الله يعلم. زۆر باشە دادە ڕۆژین. ڕۆژین خان مامۆستای قورئانت هەیە؟ زۆر باشە هەوڵ بە ئەو شێوازی پەلە خوێندنەوە تەرکەیت. تۆزێک خێرایی تۆزێک پەلەی لەسەر خۆ. كلا إن الإنسان ليطغى. ئابۆ شێوازە بیخوێنەرەوە بۆی جوانتر و باشتر دانبنی بە پیتەکانە و باشتریش فێرە بیت. باشە دادا ڕۆژین دەستی تۆش خۆش بێ سەرکەوتوو بیت. بەڵێ خۆشەویستان سوورەتی ئەلعەلاق چەند ئاەتی شتایە کە پێویستە ئێمە ئاگامان لێبێ لە کاتی خوێندنەوەدا. بۆ نمونە کاتێک لە ئاەتی 6ەوە ئەی خوێنینەوە كلا إن الإنسان ليطغى ئاگامان لە مەدەکە بێ كلا بەو شێوازە 4 بۆ 5 جوڵە درێژیەکەینەوە. ئینەل ئاگامان لە نونی مشەدەد بێ ئینەل بەم شێوازە بیخوێنەوە إن الإنسان ليطغى كاتێککە پیتی تا ساکین بێ قەلقەلەیەکی لەیاطۆ ئەنجا پیتی غەین هاتووە لەیاطغى واروەها غەین پیتێکی قەڵەوە ئەلیفەکەیش لەگەڵیا قەڵەو دەبێت بەو شێوازە لەیاطغى ئەلیفەکە قەڵەو ئەبێت لەگەڵیدا. ئاەتی 7 ئەن ڕائاه نونی ساکینمان هەیە گەیشتۆ بە چی؟ گەیشتۆ بە ڕا. زۆرێک لەو پەیوەندیانی کە کرا گوێمان لێ بوو یانوت ئەن ڕائاه ئەو نونە نابێ بخوێنینەوە ئیدیغامان هەیە لەویایە و ئیدیغامەکەیش چییە؟ نونی ساکین گەیشتۆ بە ڕا ئیدیغامی کامیلە و بە بێ مینگەیە. نونەکە نەمەخرەجی زمانی ئەمێنێ و نەمەخرەجی لوتی ئەمێنێ. ئەڵێن چی؟ ئەڕڕا ئەڕڕا. ئەگەر سەرنج بین نونەکە هیچی لەسەر نییە ڕاکە شەدەی لەسرە. لە زمانی عەرەبیدا هیچ کەلیمەیەکمان نییە لە سەرەتایە شەدەی هەبێ. ئەو شەدەیە بۆچی دانراوە لەسەر ڕاکە؟ بۆ ئەوەیە کە ئێمە تێبگەین ئیدیغامان هەیە لەویادا ئەڕڕائاه استەغنا و ئەو هەمزەیە ناخوێنینەوە. بەڵێ دایکی محەممەد لە هەولێرەوە. بەڵێ خوشکم فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله.
السلام عليكم ورحمة الله. شو برنامج زۆر سواز دایشی محەممەد. لە ئاەتی 15 بۆمان بخوێنە دایشی محەممەد. كلا لئن لم دایکی محەممەد تەلەڤیزیۆنەکەت کس بکە و لە مۆبایلەکەەوە جۆ بگرە بێ زەحمەت. بالله من الشيطان الرجيم. لئن لم دایشی محەممەد دایشی محەممەد دیارە پەیوەندەکە تەواو نەبوو بچراوە. پەیوەندی ترمان لەگەڵا کاک حسین داوای لە بردمان هەیە لە دایشی محەممەد دەرفەدە بوو پەیوەندی بکەرەوە. کاک حسین لە السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. لە هەولێرەوە کاک حسین فەرموو کاک حسین جان. لە ڕانی ماوس لە ڕانیەوە ببوورە. کاک حسین جان لە ئاەتی 6ەوە تا ئاەتی 14مان بۆ بخوێنەرەوە. دەتوانیت بێتە شاشی ماوسەجان بێتە سەر شاشە فەرموو. بلى فرموا. أعوذ بالله من الشيطان الرجيم. كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى إن إلى ربك الرجعى أرأيت الذي ينهى عبدا إذا صلى أرأيت إن كان على الهدى أو أمر بالتقوى أرأيت إن كذب وتولى ألم يعلم بأن الله يرى. ما شاء الله دەستت خۆش بێ کاک حوسێن جان ماشەڵڵا دەنگت زۆر خۆشە و باشیشە خوێنیتەوە. یەک دوو تێبینی بچکۆلەم هەبوو کاتێک کە وشەی ئیستیعاذە ئەڵین الشەیطان ئەو کەلیمەیە یاکە مەجوڵێنێ مەڵێ الشەیطان أعوذ بالله من الشيطان الرجيم تەنها ئەوم بۆ دووبارەکەیتەوە بێ زەحمەت. أعوذ بالله من الشيطان الرجيم. زۆر باشە و لامی مشدد زۆر مەمێنەرەوە لەسەری كلا نەک كلا ئەو بەڵێ ئەوش دووبارەکەیتەوە بێ زەحمەت. كلا إن دەستت خۆش بێ کاک حوسێن گیان بەڕێزت پێویستە قوتابیت هەبێ و خەڵکی فێر بکەیت ماشەڵڵا توانایکی باشت هەیە بە هیوای بەردەوامی دەستەکانت خۆش بێ. موفق بی انشاءالله. کاکەیاد لە سەید سادق پەیوەندەکە بچرا کاکەیاد محاولەی تر بکەرەوە بەشک و پەیوەندەکە وەرگریتەوە. بەڵێ خۆشەویستان سوورەی العەلاق ئاەتی 8 کەی خوێنینەوە ئینە هەمیشە جەخت لەسەر نونی مشەدە دەکەینەوە زەمەنی مینگەکەی زەمەنێکی زیاترە. إن إلى ربك الرجعى الرجعى بيتي عين لبروي بيتي ناسكا بيوزناك ألفكيش قلوبي الرجعى بوشيوازا. أرأيت الذي ينهى
كاتێک کە هەمزە ئەخوێنینەوە هەمزە خۆشەویستان مەخرەجەکەی قوڕگە و دەنگەژیەکانمان دەورێکی سەرێکی هەیە لە وتنی ئەم پیتەیە ئەڕائەیتە لێرەدا دوو هەمزەمانەیە پێویستە تەحقیقیکەین یعنی چۆن دانی پیا بنین بە تەواوەتی نەڵێن ئەڕائیتە هەمزەی دووەم وەکو یایەک لێ بکەین یاخود وەکو فەتحەیەکی لێ بکەین ئەڕائەیتە بەو شێوازە بەڵێ دایکی محەممەد لە کەرکووکەوە السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. دایکی ئەحمەد بەڕێز. دایکی ئەحمەد ببوورە. بەڵێ ماوەت ئەگەنتم لەسەر ئاەتێک بۆ بخێنم. چەند ئاەتە خوێنی؟ وڵی تر خۆتان چەندتان خوێندووە دوێنێ لە ئاەتی 15ەوە کەلا لەئین لەم تا کۆتایی. وڵی حەزم کرد لەسەر ئاەتێک بۆ بخێنم. فەرموو لەسەرەتاوە بخوێنە بەدڵی خۆت. بینێتم زان بتوانم منش. فەرموو. باش بسە. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى. بەڵێ ئەن ڕائاهو دایکی ئەحمەد بەڵێ ئەو دوو نەمەخوێن یەکسەر بڵێ ئەڕائاهو بەڵێ ماوەسە ئەو نونە ناخوێندرێتەوە. ئەو دوو نەمەخوێنرۆ یەکسەر ڕاکە بڵێ. بەڵێ أن رآه استغنى إن إلى ربك رجعا أرأيت الذي ينهى عبدا إذا صلى أرأيت إن كان على الهدى أو أمر بالتقوى أرأيت إن كذب وتولى ألم يعلم بأن الله يرى. زۆر باشە دەستت خۆش بێ دایکی ئەحمەد. هەندێک تێبینی بچکۆلە هەیە بۆ نمونە پیتی قاف مەڵێ خالق بڵێ خالقۆ ئەو قافە دەرخە خالق ئاوا بەو شێوازە علاقۆ ئەنجا ئینسان کە یڕێن ئیخفای بکە الئینسان ئەوش بۆ بڵێرەوە زۆر باشە دەستت خۆش بێ دایکی ئەحمەد بەگشتی زۆر باشیت بەڵام هەندێک وردەکاری هەیە بێ لا نزیکەوە مامۆستایەک فێرت بکە الحەمدوللا باشیت بەخرەجەکان پیتەکان زۆر باش ئەڵێ بە هیوای بەردەوامی دەستت خۆش بێ خۆ خوشکە بێخاڵ لە چەمچەماڵەوە بەڵێ دادە بێخاڵ فەرموو لە ئاەتی 15 بۆ مام خوێنەرەوە کەمە بەدڵی خۆت لە ئاەتی 6 بخوێنە کەلا فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى إن إلى ربك الرجعى أرأيت الذي ينهى عبدا إذا صلى أرأيت إن كان على الهدى أو أمر بالتقوى أو بغيرها أو أمر بالتقوى أرأيت إن كذب وتولى ألم يعلم بأن الله يرى كلا لئن لم ينته لنسفعا بالناصية. خوشكە بێخاڵ لئن لم ينتهي لنسفعا بالناصية ئاگاد لەو هایە بێت درێژی مەکەرەوە لەم ينتهينا
لم ينتهي بكرتي أو آية بليروا كلا لئن لم ينته لنسفعا بالناصية بالناصية زور باشا ناصية كاذبة خاطئة فليدع ناديه سندع الزبانية كلا لا تطعه واسجد واقترب. زور باشا خوشك ما شاء الله خوێندنەوەت زۆر باشە. جانازام قوتابیت هەیە کە سفێر ئەەکەیت؟ الحەمدولله دیارە مستەوات باشە الحەمدولله دەستت خۆشێ بەڵام ئاەتی 15 ئاگات لەو هایە بێت ئەو هایە مەدی سیلەی تیا نییە چونکە ئەو هایە هەی ضەمیر نییە هەی ڕاناو نییە ئەگەمان لەو حاڵەتە بێت بە هیوای بەردەوامی دەستەکانت خۆش بێ. دادە سندوس کۆتا پەیوەندی وەرەگرین لە شارە زۆر. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى إن إلى ربك الرجعى أرأيت الذي ينهى عبدا إذا صلى أرأيت إن كان على الهدى أو أمر بالتقوى أرأيت إن كذب وتولى ألم يعلم بأن الله يرى كلا لئن لم ينته لنسفعا بالناصية ناصية كاذبة خاطئة فليدع ناديه سندع الزبانية كلا لا تطعه واسجد واقترب. بارك الله ما شاء الله داد السندوس ما شاء الله دلێبێ زۆر باش خوێنتەوە زۆر جوان خوێنتەوە. چەند قورئانە لە بەرەدا دە سندوس؟ والله کەمە دوو جوزە ئەبێ زیایی کەیت هەمووی لەبەر کەیت باشە؟ زۆر باشە. ئەی قوتابیت هەیە تەمەنت چەنە؟ ئافرین قوتابیەکانیشت وەکو خۆت فێر بکە ماشەڵڵا زۆر باشە خوێنیتەوە دەستەکانت خۆش بێ دەستخۆشی بۆ مامۆستا بەڕێزانیشی کە لەگەڵ تا ماندوو بوون دەستت خۆش بێ یاخوا ئەخوێنێتەوە لەبەرەوەی کاتمان نەماوە داوای لێبوردنەکەین دادە سندوس داوای لێبوردنمانەیە دەستت خۆش بێ یاخوا. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم بەرنامەمان دوامین بەرنامەمانە بۆی لێرەوە پێم خۆشە پێشەکی سوپاسی خۆی پەروەردگارکەین کە ئەم فەضڵەی پێین توانیمان لەم ڕەمەزانەدا ئەم خزمەتە بچووکە بکەین و سوپاسی کەناڵی پەیام دەکەین سوپاسی برایانی کۆنتڕۆڵ و ماندووبوونیانەکەین کە ئەم دەرفەتەیان بە ئێمەدا توانیمان لێرەوە خزمەتێکی بچووک بە قورئانەکەی خۆی پەروەردگار بکەین واروها سوپاسی بەڕێستانەکەین کە بەرنامەکەتان دەوڵەمەند کرد بە پەیوەندیەکانتان و بە سیرکردن و متابعکردنی بەرنامەکە جێی دەستخۆشیە زۆر سوپاسانەکەین. لێرەدا بەم شێوازە کۆتایی دینین بە بەرنامەی ئەمڕۆمان بە هیوای ڕەزامەندی خوای پەروەردگار و بوو بێتە سوود و قازانج بۆ هەموو لایەک بەخوای گەورەتان دەسپێرین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.